هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن. هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شیکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. بەناوی خوای گەورە میرەبان، ئازیزانم سڵاوتان لێبێت لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی بەوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. ئازیزانم ئەمڕۆ باسکردنمان دەبێت لەسەر ئەنجامی کلاسیکۆی ئینگلتەرا، ئەنجامی دەربی ئیتالیا و هەروەها قسەیەکیش لەسەر یارەکانی ئەمڕۆی پرێمەر لیگ بە پێی دەرفەت و هەروەها ڕوبەڕووبوونەوەی ڕیاڵ مەدرید و ئۆساسۆنا. پێشەوەی هەر شتێک دەست پێ بکەم، پێشەوەی دەست بکەم بە تەوەرەکانی بەرنامەکە، دوێنێ کە دەستم پێکرد باسی ئەو سیڕاع لە مێژینەیی لێڤەرپوڵ و مانچستەر یونایتدم بۆ کردن و باسی ئەو جەنگەم بۆ کردن کە لە نێوان خەڵکی ئەم دوو شارەیە هەیەوە لە نێوان یاریزانەکانایەوە تەنانەت وتەکەی جێرارد و وتەکەی گاری نێڤڵیشم بۆ باسکردن. بەڵام یەکێک لە هەرە جوانترین ناوازەیەکانی تۆپی پێ، یەکێک لە هەرە پەیامە گرنگەکانی تۆپی پێ، ئەگەر چی ڕکابەر بی، ئەگەر چی دوژمنی سەرسەخت بی، ئەگەر چی قوبوڵ نەکراوی بەرامبەر بە یەک بی، بەڵام لە کۆتاییە مرۆڤایەتی لە پێش هەموو شتێکەوە، لە کۆتاییە مرۆڤایەتی لە پێش هەموو شتێکەوەیە. ناحەزانی مانچستەر یونایتد، ناحەزانی مانچستەر یونایتد و مێژوەکەی و ئینگلتەرا و هەموو ئەمانە کە لێڤەرپوڵە کە ناحەزترین شاری ئینگلتەرایە بۆ مانچستەر یونایتد وە خەڵکەکەشی تەواو پێچەوانی خەڵکی مانچستەرن، بەڵام لە خولەکی حەوت وەک هاوخەمیەک بۆ لە دەستدانی منداڵە بچووکەی کریستیانۆ ڕۆناڵدۆ هەمووان لە خولەکی حەوتدا دەستیان کرد بە چەپڵە لێدان. تەواوی یاریگای ئانفیلد هاوسۆزی دەربڕین بوو بۆ کریستیانۆ ڕۆناڵدۆ بە یۆرگن کلۆپی ڕانەریشەوە، کەوابێ ئەگەر ڕکابەری لە هەر شوێنە بێ، ئەگەر دوژمنایەتی و سەرسەختی لە هەر شوێنە بێ، بەڵام مرۆڤایەتی گرنگترینە، مرۆڤایەتی لە پێش هەموویەوەیەتی. بۆیە ئەم شەو هاندەرانی ئەنفیلد هەمووان پاڵپشت و پشتگیری کریستیانۆ ڕۆناڵدۆ بوون بۆ بارودۆخیلی بەسەرا. دەچمە سەر یاری کلاسیکۆی ئینگلتەرا کەوە گاگادارن ئێستا لێڤەرپوڵ با شێوێکی کاتی پێشەنگی ڕیزبەندی پرێمەر لیگی گرتۆ دەدەست. دەچمە سەر ڕووداوەکانی یارەکە و باسکردن لە یارەکە کامە تاوان یەکەم مێرج بوو. سادیۆ مانێ کاتێک تۆپێکا ڕاستی کرد بۆ ئارنۆڵد، بەڵام سەلاح تۆپەکەی وەرگرتەوە تۆپەکەی دا لویس دیاز. بەس هەر یەکسەر لە دوای گۆڵەکە بە هاوڕێیانم یەکسەر لە کاتی لێدانەوە پاوسمەوێ ئەلێرەیە پاوسێکمەوێ. دیقەت بدەن سێ شێوازی وەستانی یاریزانانی مانچستەر یونایتد بکەن لەم حاڵەتەیە. یعنی لە کاتێکدا مانچستەر لەم یاریەدا بە پلانی 3-4-3 خۆی یاری کردو، بەڵام چ 3-4-3یەک؟ ئایا لەم وەستانەیە ئێوە هیچ 3-4-3یەک دەبین؟ یعنی دەبینن کە حاڵەتەکە بەم جۆرە بێ؟ ئەمە سێ یاریزانە، یعنی بڵاوەیەک ڕووی داوە هەموو کۆمەڵەکە لەو لە 4 یاریزان دیقەتی لایمانەیە بەبێەوەی هیچ کەسێ لێرە نە فیل جۆنس نە لیندلۆف ئاگیان لە لویس دیاز نامێنێ متابعی ناکەن. و لێوێرەدا هاری ماگوایر لە کاتێکا کە پێویستە ئەم پەستانە پۆگبا یاریزانێکی دیکە بیکاتە سەر سادیۆ مانێ، نەک ماگوایر لە پلانی 3-4-3ە، لە پلانی 3-4-3 ماگوایر بێ ئەم زەختە دروست بکە و فەراغی چی بدا. ئەم دوو یاریزانەی کە لەو باڵەوە ڕادەکەن
ئەلکساندەر ئارنۆڵدا لەگەڵ محەممەد سەلاح یعنی هەڵەکە لە وەستانی هێڵی بەرگری مانسەرڕوویداوە ئەمە جگەلەوەی ئەمە خەسەت و تایبەتمەندێکی شێواز یاریکردنی خۆی لێڤەرپوڵە با ڤیدۆکە بەردەوام بێ لێڤەرپوڵ بەم خەسەت و تایبەتمەندی خۆی یاری دەکات کە هەیە وەک دەبینن مانێ تۆپەکە ئاراستە دەکات کە یەکەم ئاراستەکردن کە جیاوازە بۆ سەلاح یاخود بۆ مانەیە بەڵام کاتێک تۆپەکە دەڕوا سەلاح پێش ئارنۆڵ دەکەوێت لە ڕووی خێرایی و لە ڕووی توانایوانێ وە سەلاحیش ڕاستەوخۆ تەرکیزی تەواوەکە لەوەی لویس دیاس فەراغی خۆی وەرگرتووە و تۆپەکەی ئاراستە دەکا بۆ تۆمارکردنی گۆڵ یەکەم کە لە خوڵێکی پێنجی سەرەتا بوو کە ئەم گۆڵە توانین بڵێن کاریگەریی زۆریە بوو لەسەر یونایتد ئەمەش دەبینن گۆڵی دووەمە لە خوڵێکی 22 بە ئامان شێوە لە کاتی لەدانەوەی ئەم گۆڵەشتا وەستانێک مەوێتەوانێت لەبەوەی ئاماژە ئەمەوێ بە وەستانی دەستان خۆش ئاماژە بە وەستانی هێڵی بەرگری یونایتد دەکەم سەریگە هەتا وەرگرتنی تۆپەکان یاریزانانی مانچستەر لە گۆڵی دووەمدا لە مەرکەزی خۆیاندا سابتن لە شوێن و مەکانی خۆیاندا سابتن ینی تا حدێک پلانەکە وەکو خۆیەتیەوە ماگوارە و فیلجۆنسەوە لیندلۆفە و داڵۆتە لە لای دیوی باڵی چەپی مانچستەر و باڵی ڕاستی لێڤەرپوڵ دەکا با بەردەوامی هەبێ بەس دیقەت دەن لێرەدا لێهاتووی یاریزانانی لێڤەرپوڵ ماتیب تۆپەکە ڕاستە دەکاتەوە بۆ مانێ سەیری ئەم خوێندنەوەیە بکەن ئەم ڕاهێنانانەی نێوان لێڤەرپوڵ و مانچستەر یعنی ئەمە گونجاندنی تەواوی سەلاح و مانەیە کە لە ڕانانەکانە ئەم تۆپە وەستانی تەواوی لەسەر کراوە و جوڵەی تەواوی بۆ کراوە بۆیە مانێ بەبێ سیرکردن ئەو تۆپە ئاراستە دەکات و سەلاحیش گۆڵی پێتۆمار دەکات ومانێ کەیچێک بوو لە سێرەکانی یاریەکە جەدەستی خۆشی نەخشان بۆی کە گۆڵی سێمی تۆمار کرد جارێکی تر وەستانی یاریزانانی مانچستەر هێڵی بەرگری دەبینێت سادیۆمانی کە هێرشبەرێکی وەهمی بۆ لە یارەکە بەبێ هیچ پەستانێک لەسەری بەبێەوەی کە هیچ زەختێکی لەسەر بکرێ توانی گۆڵی چوارەم گۆڵی سێم تۆمارکە و دیسانەوە ئەختاکان لە هێڵی بەرگری مانچستەرەوە لە وەستانەوە لە جوڵە یاریزانەکانەوە بەرهەمی گۆڵی چوارەمیشی بۆ لێڤەرپوڵ لێ بەرهەم هاو کەوا بێ ئەتوانین بلاریمان نییە لەوەی کە لێڤەرپوڵ بە هەموو پێوەرێک ئامادە بوو بۆ سەرکەوتن بە هەموو شێوەیەکیش هەوڵی سەرکەوتنیدا کامە ئامادەی لێڤەرپوڵ بوو بەڵام ئەختاعەکانی مانچستەر یونایتد هەڵەکانی بەرگریکارانی مانچستەر یونایتد هۆکار بوون بۆی کەەوە ئەنجامە قورسە ڕۆبەڕۆی یانی مانچستەر یونایتد بێتەوانێ وەکو ڕاڵەفڕانجن لە سەرەتای دەست بەکاربوونی ڕاڵفڕانجنیکیشە لە بەرنامەی گفتوگۆی دەرەوی یاریگاوە بە ئەزمموی کارکردنی پێشتری ڕاڵفڕانجنیک ئەوەم باس کردووە لە تەطبیقکردنە ڕانجنیک بیرمەندێکی تۆپی پێ هەمووان باز لەوە دەکەن کە ئەم کەسایەتی ئەڵمانیە بیرمەندی تۆپی پێ بەڵام مەرج نییە لە تەطبیقکردنا سەرکەوتوو بێ ئەفکارەکەی ڕەنگە بیگەێنێ بە کەسێک کە سەرکەوتوو بێ ڕەنگە ئەو ئەفکاری ڕاڵفڕانجنیک کلۆب لی سوودمەند بێ بتوانێت تەطبیقیکە بەڵام خۆی نازانێت چۆن تەطبیقیکە مەرج نییە هەچ کەسی عیلمی پێ بوو مامۆستا بوو بە جوانترین شێوە وانەکە بە خوێندکارەکانی بگەێنێ بەڵکو مامۆستا تا مامۆستا ئەگۆڕێ ئانی ئەم گەیاندنە ئەم وتاری گەیاندنە ئەم تەطبیقکردنە لە هەموو بابێکات جێگەی دەبێتەوە لە زانانی ئاینیا جێگەی دەبێتەوە لە مامۆستایە جێگەی دەبێتەوە لە ڕانەرا جێگەی دەبێتەوە بۆ هەموو کەسێک ئەم بارودۆخەتەوە من پەیامەکەم لایە معلوماتەکەم لایە بەڵام گرنگە چۆن بیگەێنم و چۆن جێبەجێ بکەم ڕانجنیک بیرمەندە و هەمووان باسی گرنگی دەکەن بەڵام جێبەجێکارێکی باش نییە وەکو چۆن مارسیلۆ بێلسا کە ڕێخەری تیپە و دروستکەری تیپە بەڵام ناتوانێت لەگەڵ تیپی گەورەیە کارەکانی جێبەجێ بکە بە هەمان شێ بۆ ڕانجنیکیش بەم بارودۆخەیە ئەوەی تایبەتمەندیانەی کە لە یاری نێوان لێڤەرپوڵ و مانچستەر یونایتددا هەبوو سیانەی نوێی لێڤەرپوڵ لویس دیاس سادیۆ مانی محەممەد سەلاح بۆ یەکەم جار لە یاریەکە گۆڵ و ئەسیستیان هەبوو هەر سێ یاریزانەکە پێکەوە گۆڵ و ئەسیستیان هەبوو مانێ گۆڵ و ئەسیست دیاز گۆڵ و ئەسیست محەممەد سەلاح دوو گۆڵ و ئەسیست یعنی ئەمە یەکێکی تر بوو لە جوانەکانی کلۆب یەکێکی تر بوو لە کارە ناوازەکانی کلۆب کە زۆر بە خێرایی گونجاندنێکی تاوی لە نێوانە یاریزانانە دروست کرد بەوەی کە بتوانن بەم شێوەیە دەرکەون و ڕاستەوخۆ جێدەستی خۆیان بگونجێن
ئەمێ ئاماژە بە خاڵێکی تر بدەم لە گێمی یەکەم کە کۆتایی هات یعنی مانچستەر هێندە خراپ بوو یاریی هێندە تاگلایەنە بوو وەکو ڕاینانکردن وا بوو بۆ لیڤەرپۆڵ برۆنۆ فێرناندێز 11 پاسی دروستی یا بوو لە نێو یاریگادا لە گێمی یەکەم کە کۆتاییە لە کاتێکا جوێڵ ماتیب کە یەکێک بوو لە خراپترینەکان لیڤەرپۆڵ خراپترین لە ڕووی دابەشکاری تۆپ و نەک خراپترین یاریزانی لیڤەرپۆڵ بێن نە خراپی لە ڕووی بەرکەوتنی تۆپ و ڕۆڵی لە یاریەکەدا ماتیب خراپترین لیڤەرپۆڵ لە گێمیەکەم حەڤە جار تۆپی ئاراستە کردبوو بۆ هاوڕەکانی بەڵام برۆنۆ فەرناندێز کە باشترین یونایتد بوو 11 تۆپی ئاراستە کردبوو بۆ ڕانانەکانی و یعنی ڕانجنیک ئاماژەی بە خاڵێکی جوانی شییا کە مانچستەر پێویستی بە گۆڕانکاری ڕیشەیەکێک لەو خاڵە جوانەش باسی لەوە کرد منطقی تیانە لیڤەرپۆڵ لەسەر 4 پاڵاوانێتی ڕکابەری دەکات کارەباوکەپی دەستەبەر کردووە جامینگەڵ تاگەشتۆ تاری کۆتایی لە پرێمەر لیگا ڕکابەری لوتکێ ڕزبەندیەکە ئێستا بە کاتی لوتکێ ڕزبەندی گرتووە لە چامپیۆنز لیگا گەشتۆتە قۆناغی چوارگۆشەی زەڕین لە 4 پاڵاوانێتی ڕکابەریەکە ژماری یاریزانەکانیشان هاوشێوی ژماری یاریزانەکانی مانچستەر یونایتددا ئەگەر گرێبەستەکانیش بەراوردکەین گرێبەست سیێنانی یاریزان لە لیڤەرپۆڵ و مانچستەر یونایتد تقریبان هاوشێوە دەبێتەوانێت لە ماوەی ڕابردوو بەڵام لیڤەرپۆڵ لە 4 پاڵاوانەتی بەشداریەکە ئەوە تیمەکەی و ئەوە پێگاتەکەیەتی و ئەو بارودۆخی پێکانەتی کە تەنها وەرزی ڕابردوو کە لێنە گەورەی بۆ دروست بووە بەڵام مانچستەر تەنان لە 1 پاڵاوانەتی بەشداریەکە بەردەوام حەو بۆ یاریزانی تووشی پێکانە کەوا بێ مانچستەر یونایتد پێویستی بە گۆڕانکاری ڕیشەی هەیە وەکو خۆشی ئاماژەی پێکرد لەوەی کە ڕاهێنەری نوێ و ئەفکاری ڕانەری نوێ گرنگە بێ بۆیان لەوەی کە چی یاریزانێ بێنن و چی یاریزانێ لە تیپەکەیان بڕوە و ئاگاداریشن کە محەممەد سەلاح بە تۆمارکردنی و دوو گۆڵی تۆماری کرد پێگەی خۆی لە پێشەنگی ڕزبەندی گۆڵکارانی پرێمەر لیگ قایمتر کرد کە خاوەنی 22 گۆڵە و هەر لە مۆرزە ئەسیستکاری پرێمەر لیگە کە ئەمان ناوازەیەکی و تایبەتمەندیە کە ئێستا سەلاح لە پرێمەر لیگە ئەسیستکار و گۆڵکاریشە 12 ئەسیستیە و لامان کادا 22 گۆڵی تۆمار کردووە و ئەوەشی کە گرنگووە بۆ لیڤەرپۆڵ و بۆ سەلاح و بۆ هاندەرانی ئەویانەیە بوونە گۆڵکاری مێژووی یاری کلاسیکۆی ئینگلتەرایە لە کاژمارەکەی جێراردی یەکسان کردەوە بە تۆمارکردنی نۆگۆڵ کە ئەمانە هەموو ڕووداوەکانی نێویاری بوو لەگەڵەوەیە دەچمە سەر ینی تەبان نابێ بیرمەندی ئەم هەموو سەرکەوتنە ڕێخەری ئەم هەموو سەرکەوتنە کەسایەتیەکە بە گرافیکێک دەچینە لای گرافیکەکە هاوکارم کە لەوەی کە لە شاشەی گشتی شالای هاوڕێیان بێ کلۆب بەرامبەر مانچستەر یونایتد 13 یاری ئەنجام داوە لەم 13 یاریە 5 سەرکەوتنی هێناوە 6 یەکسانبوونی هەیە 2 شکستیە بەڵام خاڵێکی زۆر گرنگ بۆ کلۆب کە ئەمە شانازیی گەورەیە بۆی هاتوو و ئەمە زانیاریەکە بۆ ئێوەی بینەریش لە ساڵی 1970 واتە لە سەرەتاکانی پرێمەر لیگەوە ئەمە یەکەم وەرزە لیڤەرپۆڵ لە تەنها وەرزێکدا لە یاری چوون و گەڕانەوە 9 گۆڵ لە مانچستەر یونایتد بکە 9 گۆڵ لە مانچستەر یونایتد بکە کە خۆی لە خۆیدا ئەم ڕیکۆردا بۆ هەتا لای کلۆب دەمێنێتەوە دەپارێزرێت کە خۆی لە خۆیدا ئەمە دەستکەوتێکی گرنگە و ئەمەوێ ئاماژە بەوەش بدەم کە کلۆب لە ڕووی ئەم سکۆرەی دەستەبەری کردووە یاخود ئەم ئەنجامەی هێناوێتی ئەتوانم بڵێم باشترین ڕاهێنەری مێژووی لیڤەرپۆڵە لە ڕووی بەدەستێنانی ئەنجامەوانێ لە ڕووی بەدەستێنانی ئەنجامەوانێ کلۆب باشترین ڕاهێنەرە لە 13 یاری 5 سەرکەوتن 6 یەکسانی 2 شکست کە توانیوێتی لە کۆی 39 خاڵ 21 خاڵ بۆیانەی لیڤەرپۆڵ دەستەبەر بکات کە ئەمە دەستکەوتی تایبەتی کلۆپە و لامان کادا ئەو ڕیکۆردەشی کە لە وەرزێکدا کە بێگومان یاری چوونی بە 5 گۆڵ بردەوە و یاری گەڕانەوەشی بە 4 گۆڵ بردەوە کە خۆی لە خۆیدا ئەمە دەستکەوتێکی گرنگە بۆ کلۆب و لەو کاتەشی کە ناوی پرێمەر لیگ گۆڕاوە بڵێن لە ساڵی 93 کە خوڵ ئینگلیزی گۆڕاوە بە پرێمەر لیگ هیچ ڕاهێنەرێک نەیتوانیوە هێندەی کلۆب بەرامبەر مانچستەر خاڵ بێنەوە دوێنێ باسیشم لەوە کرد کە کلۆب ئەگەر باشترین ئەنجامەکان باسمین بەرامبەر یونایتد نییە بەرامبەر یانەکانی دیکەیە بەڵام بە تۆمارکردنی ئەم سەرکەوتنەوە ڕێبەرزبوونەوەی ڕێژەکە بۆ 5 سەرکەوتن ئێستا کلۆب هێدی مانچستەریش
کلاسیکۆ لە بەرژەوەندی لێڤەرپوڵ بە هەموو شێوەیە یەکلا دەکاتەوە بەرەو باڵا دەستەکەی کە فێرکسۆن سەپاندی بەسەر لێڤەرپوڵدا ئەمیش ئێستا بەرەو ئەو باڵا دەستی هەنگاو دەنێت و تەنانەت دوای یارەکە وەکو دڵنەواییکردنێکە و بەردەوام دڵنەوای مانچستەر کرد بۆی کە یاریزانیان پێکانیان لە بارودۆخێکی نەخوازراوان و پێداگیریش بوو لەوەی کام ئەنجامە دووبارە نابێتەوە بەڵام ئەمە کاریگەریەکان بۆ لەمان کادا بەمە مانچستەر یونایتد بە ناچاری دەبێت یاری داهاتووی لەگەڵ ئارسناڵ و چێلسیا بە سەرکەوتن کۆتایی پێبێنێ ئەگەر بگاتە چارێکی ئەگەر بیێ بگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو. مانچستەر یونایتد هیچ دەرفەتێکی نەما. هەموو دەرفەتەکانی یونایتد بە کۆتاییات بەم شکستە ناچارە دەبێت یاری ئارسناڵ و چێلسی بەرێتەوانەیەکرد لە هەفتەکانی داهاتوو بۆی کە بگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بە پێچەوانەوە مانچستەر یونایتد لە وەرزی داهاتووی چامپیۆنز لیگ بەشداری ناکەوە ئاگاداریشن ئێستا لێڤەرپوڵ بە شێوەیەکی کاتی پێشەنگی ڕزمەندی پرێمەر لیگی گرتۆ دەدەست. دەچمە سەر دێربی ئیتالیا دێربی میلانۆ کە شەوی ڕابردوو یانەی ئایسی میلان یاخود یارەکانی ئەمشەی پرێمەر لیگ گەراوکاران بە خێرایی قسەیەک لەسەر یارەکانی ئەمشەی پرێمەر لیگ گەین لە گرافیکەکەەوە دواتر دەچینە سەر بەشی کۆتایی. ئەمشەو لە پرێمەر لیگ گرافیکەکەم بنەوانە ئەمشەو لە پرێمەر لیگ کۆمەڵێک یاری ئەنجام دەدرێت بێگومان ئەڤەرتۆن جەنگی مانەوە دەکات لە پرێمەر لیگ ئەمشەو ڕوبەڕووی ینی لیستەر سیتی دەبێتەوە کە لیستەر سیتی بەداخەوە لە ژێردەستی براندان ڕۆجەرسا بەرەو نغڕۆبوونە چێ بەرەو داڕوخانی کۆتاییە چێ بەرەو لیستەرا چێکە ئیتر لە وەرزی داهاتوو ڕکابەریمانەوە بکات لە پرێمەر لیگ. من سەیرم لێ تاوەکو ئێستا کارگێڕی لیستەر سیتی قەرارێکیان نایە بۆ ڕانەر یاخودەوە تا خۆکاری خراپی ئەم شکستانی لیستەر تەسەوڕ نەکراوە لە کاتێکا باشترین مێرکاتۆی هەیە لە کاتێکا بەردەوام یاریزانە ناوازەکان دەگوازێتەوە بەڵام بەو شێوەیەنی ئەنجامەکانی وە شەڕی ئێڤەرتۆنی شەڕیمانەوە. یەکێک لە تایبەتمەندیترین یارەکان یاری دێربی لەندەنە چێلسی بێ ئامانج لە پرێمەر لیگ تەنها ئامانجی یەکلاکردنەوەی یاری دێربیە تەنها ئامانجی بردنەوەی دێربی لەندەنە کە یاری دێربی زۆر گرنگی هەیە. ڕوبەڕووی ئارسناڵ دەبێتەوە کە ئارسناڵ پاش سێ شکستیەک بە دوایەک پێویستی بەگەڕانەوەی تەنانەت یەکسانبوونیش لە میارەیە بۆ ئارسیناڵ خزمەتێکی گەورەیە نەگەر سەرکەوتن یەکسانبوونیش خزمەتێکی گەورەیە بۆ ئارسناڵ و ڕکابەریکردنی بۆ گەشتن بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو. نیوکاسڵ کەمانەوەی تا ڕادێک مسۆگەر کردو ڕوبەڕووی کریستال پالاس دەبێتەوە گرنگجێکی ئەوتۆی نیە میارێ بۆ هەردوویانەکە. یاری گرنگ برایتۆن لە دوو هەفتەی ڕابردووە شکست پێنەری ئارسناڵ بۆ لە نێو یاریگای ئیمارات و شکست پێنەری تۆتنام بووە لە نێو یاریگای وایتهاردێنی تایبەت بەخۆی. ئێستا لە نێو یاریگای ئیتیحاد ڕوبەڕووی مانچستەر سیتی دەبێتەوە. ڕوبەڕووی مانچستەر سیتیەک دەبێتەوە کە ماندووە تیپەکە تەواو ماندووە یاری ئەتلەتیکۆ مەدرید تەواو ئەم تیپەی ماندوو کرد دوایەوە دوو یاری لە سەرێکی لێڤەرپوڵ دوو نەوەت خولەکی بەرامبەر لێڤەرپوڵ کە تەواو تیپەکەی گواردیۆلای ماندوو کرد یعنی 4-5 یاری ڕابردوو ئەم تیپە تەواو ماندوو بۆ بینیشتان لە یاری ئەتلەتیکۆ مەدرید دیبڕۆین تووشی پێکانە و ڕاستە لە یاریەکەی لێڤەرپوڵ لە جاما ویستی بەشداری بکات بەڵام گواردیۆلا مجازەفەی پێوە نەکرد لە ئێستادا کایل وۆڵکەریش تا ئێستا پێکانە کەوابێ مانچستەر سیتی لە بارودۆخێکی ناخۆشدایە لە بارودۆخێکی پڕۆکیێنەردایە لە بارودۆخێکی نەخوازراودایە بەڵام مانچستەر سیتی پێویستی بە سەرکەوتنە. مانچستەر سیتی بۆ پارێزگاریکردنی نازناوی پرێمەر لیگ بۆ درێژەدان بە گرتنی لووتکەی پرێمەر لیگ پێویستی بەوەیە کە سەرکەوتن لە میارێشدا تۆمار بکات لەگەڵەوەی برایتۆن و بە تایبەتی گرام پوتەر ڕانەری برایتۆن بەردەوام شتە جیاوازەکان بەرامبەر گەورەکان ئەنجام دەدات وەکو ئاماژەم پێکرد لە لێڤەرپوڵ و لە ئارسناڵ و لە تۆتنامی بردوێتەوە و پێم وابێ هەر لە وەرزی ئەمساڵیشە لەگەڵ لێڤەرپوڵ لە یاریگای لێڤەرپوڵدا یەکسان بوون دواتر لە یاریگای خۆیدا شکستی خوارد واتە برایتۆن بەردەوامەوە تیپەیە کە دەتوانێت سوپرایز بکات بەڵام مانچستەر سیتی پێداگرە لەوەی لووتکەی ڕێزمەندێکە وەربگرێتەوە لەبەرەوە چاوەڕێ دەکرێت یاریی بەچێژ بکرێت بەڵام ئەوەی کە گرنگە بۆ مانچستەر سیتی و لێڤەرپوڵ خاڵەتێکی زۆر گرنگە لە بەرێم دوو تیپە لە چامپیۆنز لیگیشدا ڕکابەری دەکەن و هەفتەی داهاتوو یارەکانی چامپیۆنز لیگیان ئەنجام دەدەن بە کەمترین ماندووبوون سەرکەوتنیان لە یارەکاندا زۆر گرنگە کەمترین ماندووبوونی یاریزانەکان چونکە یاری بە دوای یاری ئەرکیان قورستر دەبێت یاری بە دوای یاری ماندووبوونی زیاتر بۆ یاریزانەکان دەبێت بۆیە ئەمەش ڕەنگە
ینی کێشەیان بۆ دروست بکە و پێکانی یاریزانەکان ڕەنگە کەلێنێکی گەورە بێ گەر پرسیارێکی تایبەت داتی بێ لەسەر یارەکانی مانچستەر سیتی و لێڤەرپوڵ دەیخوێنینەوانێ و دواتر دەچمە سەر یاری دێربی میلانۆ. کاکدیار ئەڵێ مانچستەر تااقەتی یاریان نییە. کاگونەر ئەڵێ ماگوار خراپترین ئاستی پێشکەش کردو مەرزە مانچستەر پێویستی بە ڕایەنەرێکی بازمونە تیپەکە سەر لە نوێ بنیاد بندێ و 5 یاریزان نوێ بێنێ. کاگونەر ڕاڵفرانجنی باز لەوە دەکا کە پێویستمان بۆ 8 بۆنەوە بۆ 10 یاریزانە و منیش باسم کرد بەجددی ماگوایر لە بەرنامەی گفتوگۆی یاریگاشاومت بەجددی لە ماگوایر لە وەرزی ئەمزاڵە شێرپەنجەی تۆپی پێ یعنی جاری پێشش بەرامبەر پۆگبا ڕەفتارێکی نوان ینی ئەم کوڕا پەستانەکان لەسەری هێندە قوڵ بوو نەتەوانێت بەداخەوە ئاستێکی زۆر خراپ لەگەڵ یونایتددا پێشکەش دەکات. کاکستەر ئەسکەری ئەڵێ ڕۆحیەت مانی و هیچ ڕۆحەتی تیان نەماوە پێویستە ڕۆحیەت بگەڕێتەوە بۆ تیپەکە و یاریزانی تازە ڕانەر دەستنیشانی بکان نەگیدا لەو کاژێڕی بە تاکید کاکستار ئەم کۆمنتەی تۆ زۆر لە جێی خۆیەتی و بە تایبەتی بۆ مانچستەر یونایتد ئیتر پێویستی بەوەیە کە فێرکسۆن لەم تیپە دوورکەوێتەوە و کارگەڕی دوورکەوێتەوانێ و ئەو ڕانەرێکێ لە مانچستەر یونایتددا دەست بەکارە بێ کەسی یەکەم و ڕاستەوخۆ بێ لەوەی کە ئیشەکان بەڕێوە بەرێ. کاکاروان هیچ خەتای ڕانەری تیانە خۆم ڕانەرە و یاریزانەی نەکرێ بێجگە لەوەش کوالیتی یاریزانانی لێڤەرپوڵ مانچستەر هەرگیز بەیەک بەراورد ناکرێن. بە تاکید کاکاروان بەراورد ناکرێت کوالیتیان بەڵام دەستەوسانی مانچستەر یونایتد بەراورد دەکرێت. بێوەڵامی مانچستەر یونایتد بەرامبەر لێڤەرپوڵ ئەو بە زەلیل دەرکەوتنی کە لە دوو یارەکەی پێی دەرکەوت ئەلەمە بێ ینی تۆ حەقیانەتێک بەی بەوەی کە ڕەخنە لە مانچستەر بگری لەبەری بەجددی ڕۆیکین قسێکی زۆر نەشیاوی کردوێنێ ینی ڕۆیکین کە ئەفسانەیەکی مێژووی مانچستەر یونایتددا قسێکی زۆر نەشیاوی بە تیپەکەی کرد لەوەی کە لێڤەرپوڵ لە مۆرزەیە پێی کردوون ینی نەک هەر لێی بردوونەتەوانێ کارێکی خراپی پێکردوون لەبەروی هێندە زەلیلانە دۆڕان هەردوو یارەکە ئەکرێ زەمبی ڕانەریتیانە بە بەڵام بەم زەلیل دۆڕاننا زەمبی هەموو کەسێکی تیا و هەر هەمویان دەگرێتەوە لەوەی کە بەرپرسیارەتی شکستەکان لاستۆ بێ. دەچمە سەر دێربی میلانۆ کە دوجار ئینتەر لە وەرزی ئەم ساڵدا یەکەم یاری خۆی لە میلان بردەوە پاژەوەی کە ئەمە چوارەم یاری ئەم دوو تیپە بوو لە وەرزی ئەم ساڵدا پێکەوە لە دوو یاریدا یەکسان بوون میلان لە یاریەکدا براوە بوو و ئەمە چوارەم یاری و کۆتاییان بوو لە مۆرزە کە تێیدا ئینتەر توانی بە 3 گۆڵی بێوەڵام سەرکەوتن تۆمار بکات. ئەم گۆڵە وەکو ستیفانۆ پیۆلی باسی گروتی گۆڵی یەکەمی لاوتارۆ و شتێکی لێ تێگەانێک ناوەکو بەرەنجامی یارێکە وەکو هەوڵەکانی یارێکە و تۆپ و لێدانەکان میلان شانیە و ئەنجامە نەبوو و میلان هەوڵێکی زۆری دا بەرامبەر ئینتەر وەک دەبینین لە جێمی یەکەم ینی هەوڵەکانی میلان زۆر جددیترن بۆ تۆمارکردنی گۆڵوالی زۆر زێڕین لە دەست دەدەن بەڵام ئینتەر لە دوو دەرفەتی خۆیان دوو گۆڵی خۆی تۆمار دەکات. میلان هەلێکی زۆری لە جێمی یەکەم لە دەستدا نەیتوانی ئەنجامەکە بێنێتەوە خۆتان هەلەکان دەبینن بەڵام ئینتەر میلان لە دوو دەرفەتدا دوو گۆڵی تۆمار کرد و جێمی یەکەمی بۆ دوو گۆڵە لە سوودی خۆی تاو کرد کە بێگومان بەرپرسیارەتی شکستی میلان بەرپرسیارەتیی گشتگیرە بەڵام بەو ڕادێنە من قسەی تاوا دەکەم لەسەر میلان و ئینتەر و ئەمە گۆڵێک بوو کە تۆمار کرا کە زۆرێک لە ڕاگەاندەکانی ئیتالیا کێشەیان بۆ دروست بووە ئەڵێن ئەم گۆڵە هیچ پەیوەندێکی بە هێرشبەرەوە نەبووە هێرشبەر هیچ ئاڕاستی تۆپی نەگۆڕێەوە و تۆپەکە بەژێر قاچی باستۆنیدا دەڕوا بەڵام داوەرگۆڵەکەی ڕەت کردوانێ و نەیهێش دەرفەتی گەڕانەوەی میلانە بێ و دواتر گۆسینێسی ئەڵمانەی کە بە شێوی یەدەک بەشداری کرد توانی گۆڵی سێم و دڵنیایی تۆمار بکە. دێربی میلانۆ دوجار لە سوودی ئینتەر میلان بە کۆتات. ئینتەر میلان ئامانجێکی گرنگی پێکا بەوەی کە لەسەر حسابی میلان ینی ئەلەقەن لە وەرزی ئەم ساڵە ئینتەر هەڵگری نازناوی وەرزی ڕابردووە بۆ ئینتەر میلان گرنگ بوو کە ئەنجامێکی دێربی لە سوودی خۆی تاوکە وەکۆم ئاماژەم پێکرەمە چوارەم دێربی بوو ئینتەر میلان دوجار سەرکەوتنی تۆمار کرد. ئەم سەرکەوتنە بۆ ئینتەر میلان لە دوو حاڵەتدا زۆر گرنگە. حاڵەتە معنەویەکەی ئەوەیە کە یاریشی دێربیان بردەوە بەرامبەر بە میلان
کە بێگومان دەربی تووڕێی و خۆتان دەزانن سراعی ئینتەر و میلان زۆر گەورەی لە ئیتالیا ئەمە حاڵەتە معنەوەیەکەی بەڵام وەکوتر بێهیوانەبوونی ئینتەرە لە نەبردنی نازناو کە گەشتۆ تاری کۆتایی جامی ئیتالیا کە ئەمە دەرفەتێکی ترە بۆ ئینتەر میلان کە لە وەرزی ئەم ساڵدا دەست بەتاڵ نەبێ و نازناوێ بەرێ. حاڵەتی دووەمی گرنگ بۆ ئینتەر میلان درێژەدانە بە سەرکەوتن و بەردەوامی چونکە لایەنموتان ئاشکرا ئەگەر ئینتەر میلان سەرجەم یارەکانی بە سەرکەوتن کۆتایی پێبێنێ ئەوە ئەم ساڵ دەبێتە پاڵاوانی ئیتالیا لە خول و پاڵاوانی جامی ئیتالیاش. یعنی ئەگەر سەرجەم یارەکانی بە سەرکەوتن کۆتایی پێبێنێ ئینتەر میلان نە لە پاڵاوانتی ئۆرۆلیگا نە لە پاڵاوانتی چامپیۆنز لیگا هیچ جەرگێکی لەسەر چەند نییە و تیپەکەی سیمۆنی ئینزاگی پێگاتەیەکی بەلانی کەم 26 یاریزانی 23 یاریزانی لە بەردەمدا بۆ تاوکردنی خولی ئەم ساڵ کامەش خۆی لە خۆیدا سوودێکی زۆر بە ئینتەر دەگەینێت تاوی بە شێوکی باش ئامادەکاری بکەوە بە تایبەتیش ڕۆژی شەممە کە گرنگترین یاریە مۆرزەی ئەنجام دەدا ئینتەر میلان چونکە زۆرێک پێیان وایە شیکەرەوەکان و ڕاگاندەکانی ئیتالیا کە ئەگەر ئینتەر میلان لە یاری ڕۆمادا بە 3 خاڵ بێتە دەرەوانێ ئەرکەکە زۆر زەحمەتە بێ و بە ئەگەرێکی زۆر پارێزگاری لە نازناوی مۆرزەی خولیانەکانی ئیتالیا دەکات. بە پێچاوانەوە میلان باجی کەمی یاریزانەکانێدا. من شایستەیەوەیەم بە ئینتەر میلان کە کەمترین دەرفەتەکانیان بۆ خۆیان قۆسەوە بە لەیاتووی یاریزانەکان توانیان سەرکەوتن بۆ خۆیان بەدەست بێنن. بەڵام میلان پێگاتەیەکی 14 یاریزانی 13 یاریزانی پێیە کە بۆ تەواوکردنی وەرزێک بۆ تیپێکە ڕکابەری لەسەر دوو نازناوکار ناتوانێتەوە. تەنانەت ئەو کارەشی کە میلان ئێستا ئەنجامی داوە بۆی کە ڕکابەری لەسەر خولی ئیتالی دەکا کارێکی ناوازێ و پیۆلی ژاماژەی بۆدا کە دەیانەوێت ئەم شکستە بکەنە کلیلی سەرکەوتن. میلانی ژەمەفتە یاریشی گرنگ چاوەڕێی دەکات بەرامبەر لازیۆیە هەر ئەنجامێک جگە لە سەرکەوتن بەرامبەر لازیۆ بە ڕێژەیەکی زۆر لە ڕکابەریکردنی خولی ئیتالی دێنێتە دووە چونکە خۆتان دەزانن ڕکابەریکردنی خولی ئیتالی گۆڕانکاری تەواوی بەسەر هاتووە. ناپۆلی 4 خاڵ کەوتە دوای میلانەوە واتەیە سەر ڕکابەری ڕاستەوخۆ لە نێوان هەردوویانەی میلان و ئینتەر میلاندایە و ئێستا ئینتەر بەگەشتنیشی بە یاری کۆتایی ئینتەر بەرەو هێمنایەتیڕوا بەرەوەوە ڕوا کە چارەنووسی بکەوێتە دەستی خۆی بە پێچوانەوە میلان چاوەڕێی یەکسانبوون یاخود دەبێت شکستێکی ئینتەر کا بۆی کە لە لووتکەی ڕیزمەندی خولیانەکانی ئیتالیا بێنێتەوە. ئەم شەویش دووەم یاری چوارگۆشەی زێڕین ئەنجام دەدرێت یانەی یۆڤانتۆس لە نێو یاریگای ئالیانز ستادیۆم میوانداری لە یانەی فیۆرنتینا دەکات کە یاری چوون لە نێو یاریگای فیۆرنتینادا بە گۆڵێکی بێوەڵام لە سوودی یۆڤانتۆس بە کۆتایەتەوە یۆڤانتۆس نزیکە لەوەی کە بگاتە یاری کۆتایی جامی ئیتالیا بۆ ڕوبەڕووبوونەوەی یانەی ئینتەر میلان. کۆتاشت کە دەمەوێت قسەی لەسەر بکەم یاری ئەم شەوی ڕیال مەدریدە بەرامبەر بە ئۆساسۆنا. ئەم شەو تیمەکەی حاجی تیمەکەی کەریم بنزیما دەمە میوانی ئۆساسۆنا لە هەرێمی پامپلۆنا کە یەکێکە لە یاریگا زەحمەتەکانی ئیسپانیا یەکێکە لە هەرێمە زەحمەتەکانی ئیسپانیا هەرێمە کە بەردەوام هەرێمەکان هەرێمی ئەندەلوسە هەرێمی باسکە مەدریدە و یعنی ڤالێنسیایە و هەرێمی پامپلۆنا و کوباسم کرد بۆ ئۆساسۆنا یعنی هەرێم سێرا لە بینیانە هەیە بۆیە ئەم هەرێمەژ ینی وەکو هەرێمێکی سرعەتی مەلەکێتی مەدرید وایە بەڵام ڕیال مەدرید ئێستا دەوێت بە زووترین کات نازناوی خولی لیگەی ئیسپانی یەکلا بکاتەوە. ڕیال مەدرید ئەم شەو بێ مێندیە بێ مارسیلۆیە بێ مۆدریچە بێ تۆنی کرۆسە بەڵام ئۆساسۆنا ئەو ڕکابەری نییە کە بتوانێت چۆک بە ڕیال مەدریددا ڕاب یعنی ئۆساسۆنا تا ڕادێگەم ساڵ لە یاریگای خۆی ئەنجامەکانی باشن بەڵام تمۆحی ڕیال مەدرید زۆر لەوە گەورەترە کە لەم یاریەدا ئۆساسۆنا بێتە سەبەبی ڕاگرتنی لەگەڵەوەی هەموو ئەگەرێک لە تۆپدا کراوەیە بەڵام تمۆحی ڕیال مەدرید زۆر لەوە گەورەترە ئەم شەو ئۆساسۆنا ببێتە ڕاگری ڕیال مەدرید و بێگومان تیپەکەی کارلۆ ئەنچیلۆتی هەوڵ بەوە دەدات کە بە زووترین کات نازناوی خولی لیگەی ئیسپانی یەکلا بکاتەوە چونکە خۆتان دەزانن خولی لیگەی ئیسپانی بەرەو کۆتا هەنگاو دەنێت 5 هەفتە لە کۆتایەتنی خولەکە یاریم شەوی لێ بڕا 5 هەفتە لە کۆتایەتنی خولەکە دەمێنێ و ئەم شەو ئەگەر بێت و تیپەکەی ئەنچیلۆتی سەرکەوتن تۆمار بکات پارێزگاری لە جیاوازی 12 خاڵێکە واتە لە پێنجاری داهاتووی پێویستی بە 3 خاڵەتاوی فەرقی 12 خاڵەکە یەکلا بکاتەوە بە هۆکاریەوەی کە لە خولی لیگەی ئیسپانیا پاڵەوان بە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆی نێوان دوو تیپەکان دەردەکەوێت
ئەگنان لە خاڵەکاندا ئەگەر دوایەوە سەرجەمیانەکانی بدۆڕێنێ ئەگەر بەرشلۆنە هەموو یارەکانی بەرێتوانێت لە خاڵەکانە لەگەڵ بەرشلۆنە یەکسان دەبێتەوە بەڵام بە جیاوازی ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ بەرامبەر بەرشلۆنە شکست دێنێت بۆیە ڕیال مەدرید دواتە پێویستی بەبردنەوەی یاری ئۆساسۆنا و ئیسپانیۆلە بەمە دوای ئەمە ئەگەر بەرشلۆنە هەموو یارەکانی خۆی بەرێتەوە پێویستی بێ خاڵی ترێ بێ بۆ یەکلاکردنەوەی نازناوی خولی لیگەی ئیسپانی و ئەم دوو یاریەش بەرێتەوە ڕیال مەدرید لە بارودۆخێکی زۆر ئارامە ئامادەکاری بۆ ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی دەکات لە چامپیۆنز لیگ چونکە دەزانن هەفتەی داهاتوو یارەکانی چامپیۆنز لیگ دەست پێ دەکەنەوە کۆتاشتیش کە بمێ باسی بکەم ئەمڕۆ کاژمێر 3:30 لەسەر یاریگای زانکۆ لە خولی ناوی عێراق یانەی نەورۆز میواندارێکی تایبەتی بۆ ناودارترین یانەی عێراق کە ئەویش یانەی زەورایە کە بە تاوی ئەستێرەکانیەوە ئامادەن بۆ ڕوبەڕووبوونەوەی نەورۆز و تایاریی بە چێژ ئەمڕۆ لە سەر یاریگای زانکۆ لە شاری سلێمانی ئەنجام دەدرێت. سوپاس بۆ هاوکارانم ئازانم ئەمڕۆی گەشتی شیکاری وەرزشیشم پێشکەشکردن بەخواتان ئەسپێرم ئەرشاد بن. سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن. هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوو دڵی و گومانێک لە کوالەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز.